مامۆستایانی ناڕازی لە بەردەمی بارگەی نەتۆ یەکگرتووەکان لە شاری سلێمانی گربوونەوە ئەمڕۆ پاشان خێوەتیان هەڵداوە لە بەردەمی دەرگای بارگای نەتۆ یەکگرتوەکاندا کە داواکاری مافەکانی خۆیان دەکەن. منەوێت چوە لای خۆیان کە ئەمانمانیان گرتووە. سڵاو لەبێ ئەم شەو ئێوە لێرن بەنیازن تاکەی بەردەوام بن لەم ناڕزایەتێنەتان. ئێمە تەبان وەکو مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی گربوونەوەمان کردووە هەم وەکو مامۆسایان و فەرمانبەرانی مانگرتو مانمان گرتووە لە حەقی خۆمان کە لە دەسەڵاتێکە لە دەست دەسەڵاتێکایە کە زەوتی کردو بە ئارەزوی خۆی. تەوان مافەکانی ئێمەش دیارە وەکو موچەیە وەکو تەوتینکردنە پلە بەرزکردنەوەیە پاشەکەوتە لەبەرەوە بڕیارمان نا کە ئەم مانگرتنە بانجام بگەێنین هەتاکو بە حەق و مافەکانی خۆمانەگەی. سپاس بۆ بەڕێستان. ئێوە تاوەکو وەڵامتان نەدرێتەوە ئێرە بەجێ هێڵن؟ نەخر ئێرە بەجێ ناهێڵین. شەقام چۆڵ ناکەینەوە لە پارمەنگی چوارەوە لە شەقامی چۆڵمان نەکردووە. تاوەکو ئەو مافەمان بۆ دەگەڕێتەوە چۆڵی ناکەینەوەن ئەڵم بە پێ فەراغەت دادەنێن ئەوە تەبیانوێنە ما خانشینێکی زۆر وەدا بەڵێنی خوانە بە لە جێگە خانشینەکان دامانێن وەکوان ئەزمونمان هەیە. تۆ مامۆسای لادراوی؟ ئێمە من نوێنەری مامۆستای وانێ بێژی بە زۆر لادراوم. باشە بۆچی لادرای تۆ؟ هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکان زۆرن بیانویان زۆر پێگرتوونە بەهۆی میلاکاتەوە هێنانێتە جێگامە تا لەمە بەرن ئاگینا توانی میلاکی نەنێرنەوە شوێنێکەوانە بێژی لەیە بەهۆی مۆڵەتی دایکاتەوە کە مۆڵەتیان پێنەداوان بەهۆی نەخلی زەواجە بۆی کەمبوونی بەشەوانەکان یەکەم کردێتەوە یان بەهۆی پشت و ڕۆژانی شەمەوە مامۆستایانیان لابردوو لە گرێبەست بوون بێبەشیان کردن. ئێستا هیچ کەسێک لە نەتۆ یەکگرتووەکان هاتووە بەلاتان؟ نەخر هیچ کەسێ ناتوو بەلاماندا. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرە ژمارەیەک مامۆستا لێرە بوونیان هەیە کە لە مامۆستا و لە فەرمانبەران لێرن. ئێوە تاکو وەڵامتان نەدرێتەوە ئێرە چۆڵەکەن؟ نەخێر دەستخۆشتان لەکەم من وەک مامۆستایەکی وانە بێژی لادراو هاتووم داوای حەق و مافی خۆمەکەم. چەند ساڵێک ئێمەش خزمەتمان کردووە بەزیر بەڕێز وەزیر خۆی فۆرمێکی پێپڕکردینەوە هەتا فەراغات هەبێت دامان بنێنەوە لە جێگەیان. ئێستا فەراغاتێکی زۆر هەیە بە بۆنێم خانشین و جێگەیەکی زۆر هەیە بۆ ئێمە بەڕاستی تەنانەت پێش خانشینەکەش فراغاتێکی زۆر هەبوو لە مەکتەبەکان وەزیر هەر بڕیاری ناوە لەسەر دانانەوەی ئێمە شاید بەردەوامە بین لەسەر مانگرتنی خۆمان. تەواو کردووە لە 2013 تقریبی 12 ساڵە وانە بێژی کرد 2 ساڵ لە بازیان بووم یعنی لە سێمانم نەگەشتمە بازیان. ئەگە کات بگەڕێتەوە بۆ ئەو کاتە ئەخوێنیتەوە؟ نەخێر من کوڕەکەی خۆم ئێستا یعنی بە مناڵی دایکە بۆچی من بخوێنم ئەوە مستەقبەلی تۆیە بەڕاستی ینی مناڵەکانیشمان سارد بنەوە لە خوێندن نەک خۆمان. دەستەکانە خۆش بێ خات و باشی زەسڵاو لێبێ. تا ئێستا هیچ کەسێک لە نەتۆ یەکگرتووەکان هاتووە وەلاتان؟ هیچ وەڵامێکتان درراوەوە کە لێرە خێمەکە تا هەڵمانە لە 12 هاتیم بەرەو ئێرە تا هەڵمان نابوو بە یەک ئێتر لەو کاتەشە داوامی ڕسمی نامێنێ بزین تا بەیانی ئەوان کیانە بە دەممانەوە. باشە بە هەزاران مامۆسا بەژاری گربوونەوەکانیانەکە لە ماوەی ڕابردوو لە ساڵی ڕابردووشدا بەڵام ئێستا چەند مامۆسایەکن لێرە بۆچی واکە؟ ئێمە خۆمان عەدەدەکە زۆرە بەڵام بەرنامەکەەوە دامەناوە دەدە بینە پێشەوە لەبری تا 100 کەس ڕۆشتووە دەدا بۆی ئەم دەیە ماندوو بوو بۆی توول بکێشە زەما هەر هەمومان لێرەمان بگرین و ویلاک بین ئەی دوای توول ناکێشە داواکارێکە ئێستا دەی یەکەم دەد بۆ 12 یەکەم دوای دەدە یەینە پێشەوە دای تا بزین سەتەکە تەواوەکە عنی حسابمان کرۆوە کە دەدەکەش بین یەکی 2 ڕۆژ 3 ڕۆژش بەردەوام بین عنی ئەکاتە نزیکی بە توول بکێشێ. یەکشم پێ بڵێ ئێوە ئەڵێن مانمان گرتووە ماتان لە نان و ئاو گرتووە یاخۆت ئەوەیە کە تەنها لێرامێنەوە؟ نامانمان لە خواردن گرتووە بەس ئەوانی کە بۆمان هەیە بیخۆین ئاوە قاوەیە چای پێشەکرا تاکەی تا ئەو کاتەی وەڵامە درێنەوە تا ئەو کاتی ئەگەر ئەم بەشەکەوتین ئەوەی سەرەمەرگ و نزیکە مەرگ بەشێکی ترمانێتە پێشەوە تا ئەو کاتێ وەڵامە درێنەوە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمریکای بینن ئەمە خێوەتەیە کە لە بەردەمی بینای نەتۆ یەکگرتووەکان واتە نوێنەرایەتی نەتۆ یەکگرتووەکان لە شاری سلێمانی هەڵدراوە کە مامۆستایان و فەرمانبەران هاتوونەتە ئێرە مانیان گرتو خێوەتیان هەڵداوە بۆ ئەوەی کە وەڵامی داواکاریەکانیان بدرێتەوە لە موچە لە پلە بەرزکردنەوە و چەندەن مافی دیکەی خۆیان کە چەندین ساڵە ئەمان داوای دەکەن و چاوەڕێن لەلایەن نەتۆ یەکگرتووەکانەوە
وەڵامیشیان بدرێتەوە و قسە لەگەڵ هەرێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بکرێت.